ئێمە ئەو هێرش و تۆپبارانانە یا موشک بارانانی کە لایەن وڵاتانی هەرێمایەتیەوە بۆ سەر هەرێمی کوردستان ئەکرێ هەمیشە گوێکێتی نیشتیمانی کوردستانی ئێمە ئیدانەی ئەو هێرشانەمان کردووە بۆ خۆشتان نەزانن پاراستنی سیادەی عراقی بە پلەی یەکەم لە پاراستنی حکوومەتی عراقیدایە بۆیە ئێمە تیمی یەکێتی لە پەرلەمانی عراق لە ڕێی ئەنجومەنی نێرانی عراقەوە هەروەها لە ڕێگەی سەرۆکایەتیەکانەوە توانیمانە ئەوەی لە توانا بەیدانە بکرێەوە لە پەرلەمانی کوردستانی شەوکراوە بەڵام پاراستنی سنوور و بەرگریکردن لەگەلی کوردستان زیاتر لە ڕێگەی دەستگا فەرمیەکانی حکوومەتی عراقیەوە بێ بۆ ئێمە جارێکە سەرخۆشی لە ئەو کەسانەکەی کە گیانیان بەخشیوە و هەروەها هیوادارین کە بە زووترین کات چارەسەری بۆ ئەم کێشانە بدۆزرێتەوە ئەو بابەتانە باسکراوە گفتوگۆی لێکراوە زۆربەیان لەگەڵ وڵاتان و نێردەی دنیا کامە کارێکی نەخوازراوە و پێویستە کە لە ڕووی نێودەوڵەتیەوە بێ یاخود لە ڕووی هەرێمایەتیەوە بێ و چارەسەر بکرێت. ئێمە بەپێی ماف و بەندەکانی نەتەوە یەکگرتووەکان پاراستنی سنووری هەموو دەوڵەتان پارێزراوە هەر هێرشکارێک بۆ سەر هەر وڵاتێکی دنیا بێ ئەمە لە ڕووی یاسا و ڕێساکانی نەتەوە یەکگرتووەکانەوە ئەمە کارێکی ڕێگە پێدراو نییە بەڵام بەداخەوە ئەوەی کە هەیە لە ناوچەکەدا کە کارێکە کرێ کە لە ژێی شاوەڕوانی کەسمانانیە بۆیە ئێمەمانانە بێ هەموو بەیەکەوە هەر یەکە و لە لای خۆیەوە ئیدانی ئەو کارانە بکرێەوە لە داهاتووشدا کارێکی وا بکرێ بۆی بتوانین کە لە ڕووی نێودەوڵەتیەوانەی لە ڕێی نێردەی دیپلۆماسی وڵاتان و کەم کارانە بەرەو ئەوە بڕوات کە بە گفتوگۆ کێشەکان چارەسەر